پیاوی چاک بەنسبەت ئافرەتەوە دایکە بووی، باوکە بووی، برایە بووی، خوشکە بووی، عائیلەیە بووی، بنەماڵەیە بووی، هەموو شتێکە بووی. بوونی ئافرەتێکی چاک و پیاوێکی چاک هۆکارە بۆ ئەوەی تۆ ماڵێکی ئارام و سەکینەت و هەروەها پڕ بەرەکەتی ڕەب العالەمین دەست بخەی. دیقەتی پێغەمبەری خوا بدەن چی ئەفەرمێ عەلەیهی سەڵات وسەلام. پێغەمبەری خوا ئەفەرمێ بەنسبەت ئافرەتەوە دواتریش باسی پیاوەکەم. ئەفەرمێ خەیر مەتاعی الدنیا. دیقەتی ئەم لەفظە نەبەویانە بدەن. من 3 ساڵە تا ئێستا باسی ئەمانەم نەکردووە. 3 ساڵە لەم مزگەوتەم تا ئێستا باسی ئەمانەم نەکردووە، بەڵام وا بزانم کاتی هاتووە. خەیر مەتاعی الدنیا، خەیرترین و چاکترین و باشترین شتی ئام دنیاە بەنسبەت کەسی مسلمانەوە المرأة الصالحة، ئافرەتێکی چاکە. پێغەمبەری خوا نەیفەرموو عەلەیهی سەڵات وسەلام المرأة الجەمیلە، المرأة الغەنیە، ئافرەتێکی دەوڵەمەند، ئافرەتێکی جوان. چونکە زۆرێک لە خەڵکی یعنی ئەوەی کە دینداریەکەی بە شێوازێک نییە و ئیلتیزامەکەی بە شێوازێک نییە، ئامادەی ئافرەتێک هەڵبژێرێت جوان بێ بەڵام دینی نەبێ، نەعوذ بالله. ئامادەی ئافرەتێک هەڵبژێرێت دەوڵەمەند بێ، جوان بێ، بەس دینەکەیشی نەبێ، ئاسایە لەلایە. لە کاتێککە پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وسەلام فەظفەر بذاتی الدین تەریبەت یەداک، دینەکە هەڵبژێرە، ئەو ئافرەتە هەڵبژێرە کە خاوەن دینە، دەست بە بەرەکەت هابچێ. ئافرەتێکت هەڵبژار کە خاوەن دین بوو، خوای گەورە ڕەحمەت و بەرەکەتی خۆی ئەڕژێنتە سەر و ماڵێ. و بەنسبەت پیاوە، دنیا بەنسبەت پیاوە هەمووی قیمەتی ئافرەتێکی چاکی نییە. دنیا بەنسبەت پیاوە هەمووی قیمەتی ئافرەتێکی چاکی نییە. هەر بۆیە پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وسەلام، پرسیاریان لێکرای پێغەمبەری خوا خەیر النساء من هم، باشترینی ئافرەتان کامانن؟ دیقەت دەن، ئەوانەی کە ژنیان نەهێناوە، ئەوانەیشی کە ژنیان هێناوە با ژیانی خۆیان بگۆڕن بەم شێوازە، بەم ئامۆژگاری نەبەویانە. ڕەسوڵ الله فەرمی عەلەیهی سەڵات وسەلام 3 وەصفی باس کرد، 3 وەصف. دیقەت دەن، فەرمووی التي تسره إذا نظر، باشترین ئافرەت ئەو ئافرەتەیە کە سەیری ئەەکەی دڵت خۆشە بێ. ئافرەتی وا هەیە پیاوەکەی سەیریەکە یەک کۆڵخفەتە خاتە سەرشانی، یەک کۆڵخفەتە خاتە گیانی ئەوەی چەندێ ناڕەحەتە و نەیترە ناڕەحەتیەکە. ئەمە ئافرەتی چاک نییە. ماڵی لێ بۆتە جەهەنم ناکڕێتەوە بۆ ماڵەوە، لەبەر چی؟ لەبەر کێشە و بۆڵە و هات و هاواری ئافرەتەکەی. باشترین ئافرەت ئەو ئافرەتەیە کە پیا و سەیریەکە دڵی خۆشە بێ. ئافرەتی وا هەیە بەڕەوای نازانێت بە پیاوەکەی بڵێ کە دێتەوە بڵێ مانوو نەبی، بەڕەوای نازانێت قسەی خۆشی لەگەڵا بکە، هەردەم بۆڵێتی، هەردەم ڕەخنێتی، ئەڵێ بەری ئەو بسوێنە، ئەڵێ معارەضەیە. تۆ لە ماڵێکایی خوای گەورە ئەو ماڵەی تۆی وەصف کردووە والله جعل لكم من بيوتكم سكنا، سەکەن و ئارامیە. چۆن ئەم قاڵبە ئەگۆڕیت؟ التي تسره إذا نظر وتطيعه إذا أمر. ئەو ئافرەتە باشترین ئافرەتە کە پیا و فەرمانێکی پێەکە، لە گوێڕایەڵی ڕەب العالەمینە گوێڕایەڵیەکە. ئافرەت نابێت سیر و بیاز لەگەڵ پیاوە بکات، نابێت ڕەش و سپی لەگەڵ پیاوە بکات، بڵێ یەک و بڵێ دوو. تطيعه إذا أمر، ئەو ئافرەتە باشترین ئافرەتە کە پیاوەکەی فەرمانێکی پێەکە لە گوێڕایەڵی خوای، ئەوش گوێڕایەڵیەکات، گوێڕایەڵیەکات. سێم ولا تخالفها في مالها في نفسها ومالها بما يكره. کاتێک ئەم پیاوەی لە پێش شاونیە، شەڕەف و ناموس و کەرامەتی خۆی و پیاوەکەشی ئەپارێزێ. ئەو حیا و شەرمەی کە چەند ساڵە کۆی کردوێتەوە ئەیپارێزێ. ترسی خوای لە دڵایە، دەست بۆ حرام نابات، چونکە ئەزانێ إن الله كان عليها رقيبا، چونکە خوای گەورە بەسەریەوە ڕەقیبە، چاودێرە. يعلم خائنة الأعين، چاوتروکانێک چییە؟ خوای گەورە هەستی پێ ئەکات و پێ ئەزانێت. ئەمە باشترین ئافرەتن. ئەم وەصفانە لە هەر ئافرەتێکا بوو باشترین ئافرەتە. بەنسبەت پیاویشەوە، ئەگەر پیاوێکی چاک بوو بە قسمەتی ئافرەتێک، واللهی وەکو قەڵایەک وایە بووی، وەکو سێبەرێک وایە بووی. پیاوی چاک بەنسبەت ئافرەتەوە دایکە بووی، باوکە بووی، برایە بووی، خوشکە بووی، عائیلەیە بووی، بنەماڵەیە بووی، هەموو شتێکە بووی. بۆیە خاڵی یەکەم کە بتەوێ ماڵێکی پڕ ئارام و پڕ ڕەحمەتی ئیلاهی بەدەست بخەی، ئەبێت لەو ماڵەدا ئافرەتێکی چاک و پیاوێکی چاکە بێت.